کاژمێر حوتی بەیانە هەرێکێک لە ئۆتۆبێرانی لە پشتی منەوەن 3500 کۆتری زاجلی تایە کە لە ناوچەکانی خوار و عێراقەوە هاتون و بڕیارە بفرێندرێن بەرەو ناوچەکانی خۆیان هەر کۆترێک لەوانە زووتر بگات خەڵات یەکەمی پێدەدرێت. پێشبڕکەی نیشتیمانی زاجل بۆ هەڵفراندنی کۆتر ئەمجارە لە گوندێکی نزیک لە شاری کەرکووکەوە کۆترەکان لە شەقەی باڵیاندا براوە یەکەم ئەو کۆترەیە کە زووتر لە هەمویان بگاتەوە هێلانە و ماڵی خاوەنەکەی. لەم پێشبڕکەیەدا نزیکەی 6,000 کۆتر کە لە شارەکانی بەغدا و کوفە و عەمارە و بەسرەوە هێنرابوون بەشداریان پێکرابوو. نزیکەی 3,000 کەسیش خاوەندارێتیان لەو کۆترانە دەکرد. ئەمانە سیباق وەتەنی پێڵێن. سیباق وەتەنی مەسەلەن لە چەند هەزار کەسێ مەسەلەن کۆتر پێک دێ. ئیستا ئەم کۆترە مەسەلەن ئەلەم سیباقە وەتەنیە ئەم کۆترێکەوە وا مەسەلەن یەکەمە هێنێ احتیمالە هەتا دەفتەرێک بڕوە هەتا 95 وەرەقە بڕوە لەبەرەوەی پێش ماوەیە لەوە پێش عینە سیباقی وەتەنی بەغدا کرا هین کوڕێکی برادەرمانە تقریباً 70 وەرەقیان داوە پێی نایدا. لەم پێشبڕکەیەدا جگە لە خێرای فڕین زیرەکی و هاستیاری کۆترەکان نیشانی دەدا لە دۆزینەوەی شار و لە ئاسمانی شاریشدا ماڵی خاوەنەکانیان. کۆتری براوە دەبێتە هەڵگری نازناوی باشترین و خێراترین کۆتری پێشبڕکێ و پەیکەرێکی بۆ دروست دەکرێت خاوەنەکەشی خەڵات دەکرێت. قدرنا الحمد لله والشكر اليوم نتمم سباق كركوك هو السباق الثالث توانیمان پێشبڕکێکەمان بێنینە شاری کەرکووک. ئەمە پێشبڕکەی سێیەمە لە عێراق کە نزیکەی 6,000 کۆتری زاجلمان هێناوە. کام لەم کۆترانە پێش هەموو کۆترەکانی تر و بە خێرایی بگاتە ناوچەی خۆی و لای خاوەنەکەی ئەوە ئۆتۆمبیلێک بە دیاری دەدرێت بە خاوەنەکەی. للفائز لصاحب أسرع طير. پێشبڕکەی نیشتیمانی زاجل بۆ هەڵفراندنی کۆتر ئەمە سێم ساڵە لەسەر یەک دەکرێت هەرچەندە پێشبڕکەی ئەم ساڵ لە کەرکووک بوو بەڵام هیچ کۆترێک لەم شارەوە بەشداری پێ نەکرابوو. ئاسو ئەحمەدێن ئارتی کەرکووک.